ئازیزانم و نەبێت قەیرانی سووریا هەر تەنها کاریگەری هەبێ بەسەر دانیشتوانی وڵاتەکەوە واتە خەڵکی سووریایی، بەڵکو فەلەستینیەکانیش کە لە سووریان و وەژمارەیان بە زیاتر لە 9 ملیۆن کەس مەزەندە دەکرێت جارێکی تر ڕوبەڕووی ئەو کاریگەریانە بوونەتەوە و ناچار بوون ئاوارە ببنەوە ئەم جارەیان بەرەو لوبنان کە لەوێش ژمارەیەکی کەم لە فەلەستینیەکان لە نێو ئۆردوگاکاندا هەن. ئەمە بۆ مانایە دێ کە فەلەستینیەکان نەک تەنها جارێ بەڵکو 2 جار ئاوارە بوون. زۆرێک لە خێزانە فەلەستینیەکانی چوونەتە لوبنان لە ئۆردوگای شاتێلان. ڕەجا هاشم یەکێکە لەوان و دەڵێت ترسی لە پارێزراوی پێنج مناڵەکەی هەبووە لە دیمەشق. دوای بردومان و تۆباران و کوشتارەکان پەلی مناڵەکانم گرت و هاتمە ئێرە، چیدی بەرگەی ئەم ڕەوشە ناگرین. پاش ئەوەی لە تەقینەوەیەکدا دراوسەیەکی ڕەجا کوژرا ئیدی بڕیاری جێشتنی دیمەشقیدا. پارچە پارچە بوو وەک ئەو خەڵکەی ترمرد نازانم. ئێستا دەڵێن دراوسەکان و ئامۆزاکانی و هاوسەرەکەمیشیان کوشتون، هەندێکشیان بریندارن و هەندێکشیان کوژراون. هودا سەمرە دەمڕاستی بەشی بژاننەوە و کاری نەتەوە یەکگرتوەکانە لە لوبنان و دەڵێت لە ناوەڕاستی مانگی 7ەوە زیاتر لە 3000 فەلەستینی لە لوبنان خۆیان ناونووس کردووە. دەشێت ژمارەکە زۆرتریش بێت کە دەستیان بە UN داڕانەگەیشتووە، بەڵام تا ئێستا ئەوەی پەیوەندی کردووە زیاترن لە 3000 کەس. عمەری تەمەن 25 ساڵ کە ناوێت دەموچاوی دەربکەوێ یەکێکە لەوانەی خۆی ناونووس کردووە. کۆمەکێکی کەممان دەکرێت، خراپ نییە، یارمەتی دەرە. هودا سەمرە دەڵێت زۆر زەحمەتە ئاوارە فەلەستینیەکان کار بدۆزنەوە و ئەمەش ڕەوشەکەیان خراپتر دەکات. دەتوانی دوێنەی ڕۆژەکە بکەیت بۆ کەسێک کە لە سووریاوە ئاوارە بووە، ینی 2 جار ئاوارەیە، 2 جار پەنابەرە، ئاسان نییە. زۆرێک لەوانەی دەگەنە ئۆردوگاکە لەبەر زۆری ژمارەیان لە یەک ژووردا دادەنرێن. 3 خێزانین لە یەک ژوورداین، چی بکەین؟ خۆمان لە بردومان و کوشتن ڕزگار کرد و ئێستاش ئاوەها دەژین. حکوومەتی لوبنان مۆڵەتی نیشتێجێبوونی یەک مانگیانداوە بە پەنابەرە ئاوارەکان بەهۆی ئەوەش کە کەس نازانێت قەیرانی سووریا چەندێک دەخایەنێ پەنابەرە ئاوارەکان نیگەرانیان هەیە لەوەی شوێنی داڵدەدانیان بۆ ماوەیەکی کاتی دەبێت.